کاک فەرزاد دووبارە پیرۆزبایی دەکەین بۆ بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمت بەرهەمی خەزان باسێکمان لە ناوەڕۆکی ئەم بەرهەمە بۆ بکەیت. زۆر سپاس برا جوانەکەم زۆر سپاس بۆ پیرۆزباییەکەت. بە حەقیقەت ئەم بەرهەمە ئاوازێکی بڵێن وسێکەرم یعنی لە دەنگی هونەرمەندێکی خەڵکی مەریوان بە ناوی کاک موسا بیست بووم پێشتر، بەڵام تقریبا ئەو کاتە کە خۆم لە مەکتەب بووم بڵێن شاید 15 ساڵی پێش عەرز بکەم لەگەڵ مێلۆدیەکە زۆر ژیا بووم پێشتر بە حکمی ژیانی مەکتەبەوە، بەڵام بەرهەمەکە ئیشی موسیقای باشیان لەسەر نەکرد بوو، هەرچەند ئەویش بە خاتر نەبوونی ئیمکانات بۆ هونەرمەندە ئازیزە هەرچەند ماشەڵڵا دەنگی جەناویشیان زۆر خۆش بوو. حەقیقەت مێلۆدیەکە لەگەڵ ئەوەڵ مامۆستا عەدنان کەریم پێکەوە خوێنمان لە ئەو ساڵە زۆری پێخۆش بوو، بە جەناویان فەرمووی پێم خۆشە بەرزێکی بۆ دابنین لەوانەیە بتوانین دۆڵەمەندتری بکەین مێلۆدیەکە. وەڵاهی بەرزەکەمان بۆ دانا، جا ئەوەی خۆشەکە دەنگەکەی مامۆستا عەدنان کەریمیشم ڕیپۆرت کردووە پێکەوە بە ئیجازەی خۆیان پێکەوە کە خوێنمان زۆر زۆر بەدڵی جەناویان بوو. ئەمجار لەگەڵ هاوڕێی هونەرمەند کاک توانا خورشید پەیوەندیم کرد. جا پێش ئەوە کە عەرز بکەم پەیوەندی بگرم لەگەڵ کاک توانا خورشید، ئەوە تەلەفۆنێکیشم بۆ هات ببورن، عەرز بکەم لەگەڵ هاوڕێی عەزیزم کاک سعدی غەریبی سەبارەت بە ناوەڕۆکی شیعرەکە قسەمان کرد. بە حەقیقەت زۆر حەزمە کرد قسەی دڵی خۆم بێ، شیعرەکەمان داڕشت، لەگەڵ کاک توانا خورشید پەیوەندیم کرد و ئەوە بوو جەنابیان ئەرنجی بۆ کارەکە کرد. زۆر باشە. شیعر و ئاواز کۆڵەکەی مانەوەی هەر بەرهەمێکە، ئەم هەماهەنگیە یان ئەم هاوسەنگیە چۆن دروست کرد؟ عەرز بکەم بە حەقیقەت ئەگەڕێتەوە بۆ یعنی ناوەڕۆکی کارەکە ئەگەڕێتەوە بۆ بەرهەمەکانی پێشووی من کە ئەگەر چاوتان لە بەرهەمەکانی من کردبێ کە بڵێن بەرهەمی پێشووی من گۆرانیە بوو، بەڵام دوو بەرهەم پێشوو گۆرانی و بەناو کەکەو درۆزن کە لە کوردستان بەرهەمێکم ساز کردبوو بۆ ئەو کچانە کە بە زۆر درابوون بەشوو و پرچی خۆیان ئەبڕی، پرچەکەیان نات بۆ ستۆکۆڵم و لێرە فلاش بەکمان لێدا هەنێجا لەگەڕانە بۆ کوردستان. هەر ئەو کراسوورە بڵێن هەر ئەو جلوبەرگە سوورە هەر ئەو شەخصیەتە ئەمجار هاتبوو لە ناو شاری ستۆکۆڵمە کەوتە بەرچاوی من، یعنی ئێمە ناوەڕۆکی کارەکە بوو. بۆیە هەر بەر ئەساسی ئەو ناوەڕۆکەمە شارەکەمان داڕشت، خەزان یارەکەی شۆخ و شەنگی من، عەشقە دەچۆڕی لە ناو دەنگی من، تۆ منت جێهێشت یا من دوورکەوتم، بەردەوام سووتان ساتێن نەسرەوتم. بەد هینێک هاودڵیەکی جوان بوو لە بینی بڵێن من و شاعیرەکە کاک سعدی غەریبی، چۆن پێش ئەوەی کە لەسەر شعر لە کەسێ وەربگرم هەستی خۆمی پێ ئەڵێم ئەڵێم ئەمە هەستی منە، ئەتر ئەویش فۆرمۆلیەکە و دوایەوە بە پای هەستی شعرەکە و ئاوازەکە لەگەڵ کاک توانا خورشید پێکەوە قسەمان لەسەر کرد کە بە چه ستایلێ بێ چه سازێ ئیستفادە بکەین، کە ئەوە بوو ئەو ئۆرکسترا جوانەمان چنی لە شاری سنەی سەربەرز و هاوڕێیانی موزیسیانی بەڕاستی دەست و پەنجە ڕەنگین بەو جوانیە و شاکاریانە خوڵقان. دەستان خۆش بێت. باسێکمان لە کلیپ و وێنەگرتنی ئەم بەرهەمە بۆ بکەیت. کلیپێکی جوانی بۆ کراوە، بینەری دیمەنەکان بووین. بەدڵنیایەوە کە ئیدەکە بڵێن کە پێیگرت کە کارەکە بڵێن لە شێعرۆ توانیمان دابشکری موسیقامان مامۆستا توانا ئینی کرد، دابشکاری کرد و گۆرانەکە ڕیکۆرد کراوە خوێنمان. ئەمجار لەگەڵ هاوڕێی و فیلمبەرداری دیرین کاک فەلاح ڕەشید، فەلاح ئەحمەد ڕەشیدی خۆشەویست کە لێرەوە خۆشەویستیم بۆ هەیە و هەروەها کاک ساری هۆرامی، توانیمان سناریۆکە بچنین. ئەمجار لە شاری ستۆکۆڵم هەوڵماندا کە
ئیدەکە پیادە بکەین و خاتونێک لە شاری لیڤەرپول وەکو یارمەتی خاتوشیما هاتوو بەشدار بوو لە وەکو ئەکتەری پرۆگرامەکەمان کە زۆر سپاسیانەکەن بێ بەرامبەر لەگەڵمان بوون. بە حقیقەت هەنێک زەحمەتە لەم وڵاتە لە ئەوروپا بتەوێت ڤیدیۆ بگری چون یارمەتی ناکری لەبەرەوە خەڵک پێی خۆش لە ناو ڤیدیۆ بێ و ناتوانین لە شوێنە عامەکانیش یعنی بێکێشە ڤیدیۆ بگری بۆیە بەڕاستی زەحمەت بوو بەڵام شکر بە خواتوانیمان ئەوەی دەجوانەش بگرین. دەستان خۆش بێت کارێکی جوان و تایبەتان بۆ کردووە. ئەمە کۆتا بەرهەمتا وین دوین بەرهەمتا کە بڵاوت کردوتەوە بەرهەمی خەزان گوێن گۆرانی خەزان باسێکم لەو بکە کە بەرهەمی دیکە هەیە یان پلانت هەیە کە بەرهەمی ترتە بێت بەم نزیکانە؟ بەدڵنیاییوە زۆر سپاس بۆ پرسیارەکەت چون زۆربەی لە ئازیزانیش پرسیارەکەن بە حقیقەت ئەم بەرهەمە زۆر بە جوانی زۆر باشی چوە ناو خەڵک و پێشوازی باشی لێکرا 12 ڕۆژە بڵاومان کردوێتەوە هەر شوێنێک ئینستاگرامەکەمە بەرهەمەکەی هەرچەند ئەمە نەک هەر ئیشی منە بەڵکو ڕەنجی زەحمەتی گروپێکە کە نزیکەی 20 کەس بووین بە ژەنیار و بە دابشکەری موسیقاوە بە شاعرۆ و ئەمە سەرکەوتنێکە بۆ هەمووان و سپاسی هەمویان ئەەکەم. بۆ بەرهەمی داهاتوش وەڵی بەرهەمێکی ترمان هەیە لەگەڵ کاکتوانە خورشید بە ئۆرکێسترێکی بڵێن کلاسیک چنیومانە و بە شعری مامۆستا بێسارانی بە ناوی ساقی ڤیدیۆ کلیپیشمان لێ گرتووە لە شاری یوتیوبۆری کە ئینشاءالله لە نزیکەوە سەری ساڵ بڵاویەکەینەوە. چی سەبارەت بە کۆنسێرت هیچ کۆنسێرتێک لە پلانی تۆیان هەیە لە کارەکانتە؟ بەدڵنیاییوە یەکەم من ناوەکەی جەنابەتم لێبیر چۆتەوە. من ڕەوەندم. ڕەوەند کاک ڕەوەند خەجاڵەتەنە نادوژمنت ئەفام کۆرم کاک ڕەوەند گیان ئێمە کۆنسێرتمان لە هەر بۆ خاترەوە کە لە دڵت دەربێنم ئەو کۆنسێرتەکە لە سەدرا تیاتر پێشکەشمان کرد وعدە بینێرمە بۆ کورسات بتوانم بڵاوی بکەنەوە. هەموو کۆنسێرتەکەمان ڕێگرتووە بە 4 کامێرا. ئارسکەم تازەترین کۆنسێرتمان کە لە پلانمان هەیە لە شاری هێلسینکی لە کەڵچەر هاوسی هێلسینکی کە شەهانەترین سنی هێلسینکیە کە ئۆستاد شەجەریان لەوێ کۆنسێرتی کردووە مامۆستا کێهانی کەلهۆر لەوێ کۆنسێرتی کردووە خۆم لەگەڵ گروپی موسیقای هەورامان و ئەم جارەیان میوانێکیشمان هەیە کە هونەرمەندی دەنگخۆش و ئازیز وەکو ڕێزێک وەکو سپاسێک قرارە لەگەڵمان بێت و سپاسێکی بکەین مامۆستا حەسەن دەرزی شەشی سێ واتە شەشی مانگی سێ ئیشەڵا لە کالچەر هاوسی هێلسینکی گروپی موسیقای هەورامان کۆنسێرتێک گەورە سازەکە ئینشەڵا. بەڵێ کاک فەرزاد هەر هونەرمەندێک شێواز و ستایلێکی تایبەت بەخۆی هەیە چۆن باس دە ستایل و شێوازی تایبەتی خۆت دەکەیت لە کارە هونەریەکانتە؟ ئەگەر گەرەکەمێ بە کورت میوەڵام بەمەوە توانم بڵێم پشتبەستن بە فۆلکلۆر و نوێکردنەوەی ئەو ئاوازە ونبوانەی هەورامان ئەوە شێوازی کاری منە لە پاڵیچە ئەمەوێ تازەگەری بکەم یعنی لەو ئەمەوێ ببم بە پردێک لە ڕابردوو ئێستا یعنی بۆ داهاتوو کە بتوانم ستایلێکی ئەگە بڵێن سنەتی شاید بچێتە قاڵبی سنەتیەوە بەڵام نامەوێ لە سنەتی ببێنمەوە بە حکمیەوە ئەمەوێ دەستم بە گەنجەکانیش بگات کە ئێستا بەردەنگێکی باشمە لەخوا بەزیاوێ و ڕێنجی بەردەم بە گوێگیرەکانم لە 25 بۆ 30 کە یعنی ڕێژەی تقریبا 65% لە وەختەکە لە سپۆتیفای یا لە پلاتفۆرمەکان کە بۆم یێتەوە یعنی واتە گەنج گوێم لێ بۆ ئەگرێ بەڵام ئەمەوێ ستایلەکەم نوێتر و نوێتر بکەمەوە بەڵام چتە قاڵبی سنەتیەوە. باشە کاک فەرزاد حەزی بە بڵاوبوونەوەی بەرهەمی زۆرە یان حەز بەوە کات کە بەرهەمی کەمی هەبێت و بەڵام بە کواڵەتی کارەکانی بڵاو بکاتەوە؟ بە حقیقەت هەموو هونەرمەندێک حەزەکە باشترینی خۆی پێشکەش بکە منیش ئەگەر بتوانم بڵێم هونەرمەندم هەرچەند ئەمە کەلیمەکی قورسە بم چون من لە سەرەتای کاری هونەرین بەڵام حەزەکەم ئەوەی کە بیکەم باشترینی خۆم بێت بەڵام بەپێی
بەپێی مەجای ژیانی خۆم و هەستی خۆم بەرهەمەکەم بڵاوەکەم و هەنێ جارە بینی لە ساڵێکە دوو بەرهەمم بڵاو کردوێتەوە لە ساڵێک جابینی چوار بەرهەم بڵاو کردووە بەڵام زۆر لەلام گرینگە کە بەرهەمەکەم پەیامێکی پێبێ و ئەوە بۆم گرنگ نییە کە بەڕاستی چوزانم ملیۆنان خەڵک یعنی بڵێن نەزانم ناوەڕۆکی کارەکە چیە هەر لە ڕۆی هینۆگوێ بۆ بگرن بەڵام ئەمەوێ کەسێکە گوێم بۆ بگرێ لێم تێبگا و لە شیعر و لە هەستی موزیقا کە تێبگات هیواداریشم بتوانم جێگەی ڕۆژامەندی بە هونەرەکەم. دەست و چاو خۆش بێ کاک فەرزاد زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت لە پرۆگرامی کورسات مەگەزینی ئەم ئێوارەیە. سپاس بە جەناب کاکڕەوەندگیان خۆشەویستیمەیە بۆ کەناڵێکی کورسات. زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کاتی بە ئێمەت بەخشی ئازیزان لەگەڵ